فرمایشتی خوای گەورە لە قورئانی پیرۆزە کە دەفەرمێت وما تسقط من ورقة إلا يعلمها. خوای گەورە دەفەرمێ گەڵادارێک ناکەوێتە خوارەوە ئیلا بە ئەمری خوایە. ئیلا خوای گەورە عالم و زانایە بەوەی کە ئەو گەڵایە لەو دارە دەکەوێتە خوارەوە، فەرمان دەکا بەو دارە فڵان گەڵات لێ بکەوێتە خوارەوە دەکەوێتە خوارەوە. باشە خوایەک ئەوەندە زانا و عالم و بە ئاگا بێت، ئەمە فێری ئەوەمان دەکات کە خوای گەورە کەوتنی گەڵادارێکی لێ بزر نابێ، لێون نابێ، ئاگای لێیە بە فەرمانی ئەوە. باشە دەبێت خوای گەورە ئاگای لە حاڵی تۆ نەبێ، ئاگای لە ئەو کەس لەوە نەبێ کە فڵان کەس زوڵم لە تۆ دەکات، ئاگای لە خەم و پەژاری تۆ نەبێ، ئاگای لە نەخۆشی و بەڵای تۆ نەبێ، ئاگای لە ئاواتەکانی تۆ نەبێ، قەت گومانی وا دەبەیت نەبەخوا. خوایە ئاگادار بێ گەڵادارێک چۆن دەکەوێتە خوارەوە بە فەرمانی خوایە. یەک گەڵادارێک لەم سەرزەوێتە ناکەوێتە خوارەوە ئیلا بە فەرمانی خوایە و بە عیلمی خوایە. هەرچی شتێکت هەبوو بە خوای بسپێرە، دڵنیا بەخوا هیچ ناخۆشیێکی تۆ لەو بزر نییە ون نییە، هەموو شتێک لایە و ئاشکرایە، کەواتە هەموو شتێک داوا لە خوا بکە. دڵنیا بە لەوەی کە خوای گەورە بێ ئاگا نییە لەوەی کە فڵانکە زوڵم لە تۆ دەکات، سوکایەتیت پێ دەکات، گوێنت پێ ئەدا، ماڵتە خوات، چونکە بەرامبەر ئەمانە کە زوڵم و ستەم دەکەن، کە سوکایەتی بە خەڵکی دەکەن، کە بێڕێزی بە خەڵک دەکەن، گوێن بە خەڵکی دەدەن، بەرامبەری ئەمانە دادگا و مەحکەمەیەکی پڕ لە عەدالەتی هەیە کە ڕۆژی قیامەتە. دینار بە دینار محاسبە دەکرێن لەسەری هی فڵان کەست خواردووە، ئەبێ باجەکەی بدەن. بۆیە ئاگادار بە کە نەخۆشی وا نەزانی خوا ئاگای لێ تۆ نییە، کە خەمباری وا نەزانی خوا ئاگای لێ تۆ نییە. خوا زۆر عالمە، زانایە بۆی کە لە چی ناخۆشی و ناڕەحەتیەکەی. بەردەوام ڕۆ بکەرە خوا، بۆیە دڵنیا بەخوا هیچ شتێکی لێ بزر نابێ، وا نەزانی کاتێک کە تۆ لە ناخۆشی و ناڕەحەتی و ئێش و ئازارای خوا ئاگای لە تۆ نییە. نە، دڵنیا بە ئاگای لێتە، ئاگای لە ترپەی دڵتە، ئاگای لەوەی کە لە دڵتا هەیە، ئەوەی کە بە زمانت دەیڵێی، ئەوەی کە لە ڕووت نایە بیڵێی. خوا ئاگاداری هەموویەتی.